بسم الله الرحمن الرحيم. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان، فمن شهد منكم الشهر فليصمه، ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر، يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر، ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. لجرناوی ڕۆژووی تەندروست و نەخۆشە ڕێپێدراوەکان وەک نەریت و ئەرکی سەرشانی خۆی تاوەری تەندروستی سمارت لە بەرواری 16 سەی 2023 ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 12:30 لە نهۆمی 15 کۆنفرانسی تاوەری تەندروستی سمارت ئیڤێنتێکی تایبەت پێشکەش دەکرێت سەبارەت بە ڕۆژووی تەندروست لە ڕەمەزاندا و کێن ئەو نەخۆش و نەخۆشیانەی بە پێی شەریعەتی ئیسلامی پیرۆز و ئاماژە و بڕیارە پزیشکی و تەندروستیەکان ڕێپێدراون بە ڕۆژوو نەبن. بە ئامادەبوونی ئەم پزیشکە بەڕێزانە دکتۆر بنار جەمال سپۆری نەخۆشیەکانی سنگ و بۆریەکانی هەناسە، دکتۆر دانا حەمەباقی سپۆری نەخۆشیەکانی دڵ، دکتۆر ڕەباس حاجی سپۆری نەخۆشیەکانی شێرپەنجە، دکتۆر یادگار ناتیق سپۆری نەخۆشیە دەرونیەکان، دکتۆر هۆشمەند ڕەحمان سپۆری نەخۆشیەکانی هەرس و جگەر و هەناوبینی، دکتۆر ڕەوا حەمەغەریب سپۆری نەشتەرگەری گورچی لە و میز و میزەڕۆ، دکتۆرە هودا محێدین سپۆری نەخۆشیەکانی ژنان و مناڵبوون، دکتۆر ئاسۆ سەعید سپۆری غودە، دکتۆر کارۆخ فاضل سپۆری هەناوی. ئامادەبوون بۆ هەمووانە و کەناڵ ڕاگەاندنەکانیش بانگێشکراون بۆ ئەم ئیڤێنتە گرنگ و پڕبایەخە. ئێوەش دەتوانن لە کۆمێنت یاخود بەنامە پرسیارەکانتان ئاڕاستەی پزیشکانی بەڕێز بکەن بە هیوای گەیشتنمان بە ڕەمەزانێکی پڕ لە عیبادەت و تەندروستی.